ساڵۆنی کوردستانی نوێ بە هاوبەشی بۆردی وێبسایتی خاتوگەلاوێش کۆڕێکی بۆ ناساندن و بڵاوکردنەوەی کتێبی خوێندنەوەیەکی پەروەردەیی بۆ چیرۆکەکانی خاتوگەلاوێش تایبەت بە مێردناڵان بۆ مامۆستا محەممەد عەبدولکەریم باجەڵان ساز کرد. لە ئەم کۆڕەدا کە دەربارەی دوو کتێبی خاتوگەلاوێژەیەکیان بە ناوی ئەفسانی کەلی ناوگردان و ئەوی تری سێ کورتە چیرۆک بۆ مێرد مناڵانە کە ئێمە زیاتر لە ڕوانگەی پەروەردەیی و ئەو جۆرە کارامەیانی کە خاتوگەلاوێژ توانیوتی وەکو نووسەرێکی کارامەوە وەکو تێگەیشتوو لە قۆناغی مێرد مناڵی بە شێوازێکی ورد ئیشی تێدا بکە. بێگومان ئەم کۆڕە لەلایەن وێبسایتی خاتوگەلاوێژ بە هەمانگی لەگەڵ کوردستانی نوێ و ساڵۆنی کوردستانی نوێ ئەمڕۆ کۆڕەکە ڕێکخراوە بۆ ئەوی کە خوێندنەوە بۆ کتێبێک بکەین کە دەربارەی ئەم دوو کتێبە نووسراوە بە ناوی خوێندنەوەیکی پەروەردەیی بۆ چیرۆکەکانی خاتوگەلاوێژ تایبەت بە مێرد مناڵان و بێگومان ئەمڕۆ کتێبەکەش بە بێ بەرامبەر دەبەخشرێ بە ئەو بەشداربوانەی کە لێرەن بۆ ئەوی کە بە شێوازێکی پەروەردەیی بتوانین لە ناو ڕۆک و چەمکی ئەو چیرۆکانە کە تایبەتن بە مێرد مناڵان و خاتوگەلاوێژ نووسینی گفتوگۆ بکەین و ئاڕاستێکی ئەرێنی بێت بۆ ئەو سەرجەم ئەو خوێنەرانەی کە لە بواری با بڵێن ئەدەبیە دەخوێنەوەکو مێرد مناڵان و ئەوانشی کە گەورانن بەڵام دەیانەوێت سوودێک ببینن لەو چیرۆکانی کە تایبەت بە مێرد مناڵان نووسرا.